لە ڕۆژی 39دا دەنگ بدەن بە لیستی 105 یەکێتی نیشتیمانی کوردستان، لیستەکەی مامی کوردان. لەم چەند ڕۆژەی کە ماومانە بە نوێنەرایەتی من و هەموو هەواڵانی کاندیدانی لیستی 105 و ئەندامانی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ماڵ بە ماڵ بگەڕێن، زۆرترین خەڵک هان بدەن بۆ ئەوەی لە ڕۆژی دەنگدان پێگەی یەکێتی بەهێزتر بکەن تا ئێمەش بتوانین بەدابینکردنی ئارامی و ڕەخساندنی هەلی کار و بەدەستهێنانی خزمەتگوزاری باشتر پێشکەشتان کەین. بۆ ئارامی، بۆ هەلی کار، بۆ خزمەت